شەڕ و پێکدادانی نێوان هێزەکانی سوپایی ئازەربایجان و ئەرمینیا لە ناوچەی قەرەباخ بەردەوامە. سوپایی ئازەربایجان دەڵێت دەیان کوژرا و برینداریان لە هێزەکانی ئەرمینیا خستووەتەوە. پێکدادانەکانی نێوان هەردوو وڵات بەردەوام بەرەو ئاڵۆزی زیاتر دەڕوات. هەرێمی ناگۆڕنی قەرەباخ لە ململانەی نێوان ئەرمینیا و ئازەربایجان بەرەو ململانەی نێوان زلهێزانی ناوچەکە دەڕوات. وەزارەتی دەرەوەی ئەرمینیا بڵاوی کردەوە سوپای تورکیا بە پشتیوانی فڕۆکەی F-16 و درۆن بەشداری لە پێکدادانەکان دەکات و پشتیوانی سەربازی بۆ هێزەکانی ئازەربایجان دابین دەکات. لەمبارەیەوە وەزارەتی دەرەوەی ئەرمینیا ڕایگەاندووە ئیدانەی دەسوەردانەکانی تورکیا لە ناوچەکە دەکەن و داوا دەکەن بە زووترین کە تورکیا ئەم ناوچەیە جێبهێڵێت. هاوکات ڕۆژی ڕابردوو وەزارەتی بەرگری ئەرمینیا بڵاوی کردەوە فڕۆکەیەکی جەنگی C-25 وڵاتەکان لەلایەن F-16ەکانی تورکیا خراوەتە خوارەوە. بەڵام بەرپرسێکی تورکیا کە قسەی بۆ ئاژانسی بلۆمبێرگ کردووە تۆمەتەکانی ئەرمینیای ڕەت کردوتەوە. ئەمڕۆژ ئەرمینیا چەند وێنەیەکی فڕۆکە تێک شکاوەکەیان بڵاو کردەوە. هاوکات لە سەرەتای دەستپێکردنی ئاڵۆزیەکانی نێوان هەردوو وڵات ڕوانگەی سووری بە مافەکانی مرۆڤ ئاشکرای کردووە تورکیا دەستی کردووە بە ڕەوانەکردنی چەکدارانی ئەحرارشام بۆ ناوچەی قەرەباغ تا ڕوبەڕووی هێزەکانی ئەرمینیا ببنەوە. باپی ڕوانگەی مافی مرۆڤی سووریا ڕۆژی چوارشەممە چەند چەکدارێکی سووری لە پێکدادانەکاندا کوژراون. هاوکات ڕوانگەکە ئاشکراشی کردووە زیاتر لە 1000 چەکداری سووری کە مانگانە بڕی 1500 دۆلاریان پێدەدرێت ڕەوانەی قەرەباخ کراون. جگەلەوە باپی میدیا جیهانیەکان درەنگانێکی ڕۆژی چوارشەممە فڕۆکەیەکی نەفەر هەڵگر لە لیبیاوە بەرەو شاری باکووری پایتەختی ئازەربایجان ڕۆیشتووە کە گومان دەکرێت چەکداری سووری گواستە بێتەوە. بەمپێی فڕۆکەکە پێشوەخت لە هیچ کام لە فڕۆکەخانەکانی لیبیا و ئازەربایجاندا لە خشتەی فریندا نەبووە. لە چوارچەوەی ئاڵۆزبوونی دۆخی ناوچەی قەرەباخ دەنگۆی ئەوە بڵاوکرایەوە کە لە سنوورەکانی ئێرانەوە چەک بۆ ئەرمینیا گوازرا بێتەوە، بەڵام وەزارەتی دەرەوەی ئێران هەرزوو ئەم زانیاریانەی ڕەت کردەوە. هەرچی کۆمەڵگەی نێودەوڵەتیە داوای هێوەرکردنەوەی دۆخەکە و ڕاگررتنی شەڕ لە هەردوو لا دەکەن. درەنگانێکی ڕۆژی سێشەممەش ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی داوای لە هەردوو وڵات کرد بە پەلە شەڕ لە هەرێمەکە ڕابگرن. ئەرمینیا و ئازەربایجان دوو وڵاتی ئەندام لە یەکێتی سۆڤێتی پێشوون ماوەی زیاتر لە 30 ساڵە کێشەی سنووریان هەیە و ناوبەناو پێکدادانی سەربازی لە هەرێمی قەرەباخ لە نێوانیاندا ڕوودەدات. هەرێمەکە دەکەوێتە ناو ئازەربایجانەوە، بەڵام زۆرینەی دانیشتوانەکەی ئەرمەنین لە ساڵی 1994ەوە کەوتۆتە ژێردەسەڵاتی ئەرمینیاوە. هەرچی رووسیا بەردەوام داوای گفتگۆی لە هەردوو وڵات کردووە بۆ پێی نایەوێت کێشەی ئەم دوو وڵاتە لە ڕێگەی سەربازیەوە یەکلا بکرێتەوە. ئەرمینیا پەیوەندیەکی بەهێز و تونند و تۆڵی لەگەڵ رووسیا هەیە. لەگەڵەوەشدا پەیمانێکی سەربازی لە نێوانیاندا واژۆکراوە کە باس لە پشتیوانیکردنی سەربازی لە یەکتر دەکات لاگەری هێرشکردن بۆ سەروڵاتەکانیان. وەزارەتی بەرگری ئەرمینیا ڕایگەاندووە لەمە دووە دەست بۆ بەکارهێنانی فڕۆکەی پێشکەوت و موشکی مەودا درێژ دەکات. بەو پێی ئازەربایجان شەڕێکی فراوانی لە دژی وڵاتەکەی بەرپا کردووە.